وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی شاری سلێمانی کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کۆبوونەوە لەبارەی ئەنجامی سەردانەکەش نێچیروان بارزانی ڕایگەیاند کۆبوونەوەکان ڕاوێژکارین مەبەستیانە بۆچوونی حیزبەکان لەسەر چارەسەرکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان وەربگرن. طبعا دوو بۆچوون هەیە بۆچوونێک باس لەوە دەکا کە ئێمە حکوومەتێکی کاتی دابمەزرێنین حکوومەتێکی کاتی هەبێ بۆچۆنێکیش ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بە زووترین کات هەڵبژاردن بکەین ئێمە لەگەڵ لایەنەکان ئەمڕۆ لەگەڵ هەموو لایەنەکان باز دەکەین بزانین باشترین ڕێگە چارە چییە بۆ ئەم وەزعە و دوای ئەوە خۆمان وەکو حکوومەت بڕیار دەدەین بە چ شێوەیەک تەسەڕف بکەین هەمومان وەکو یەک بیر دەکەینەوە یەکەم شت ئەوەیە دژی دوو ئیدارەین دووهەم دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا قسە بکاتن سێیەمیان ئەوەیە کە نابێت سەربەخ و هەر لایەنێک هەوڵ بداتن لەگەڵ هیچ شوێنە قسە بکە ئەمانە هەمووی ئەو پرەنسیبەن کە بۆ هەرێمی کوردستان گرنگن و مهمن هەموو لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە کۆکرێن. ئەندامێکی وەفدەکەی گۆڕان ڕایگەیاند کۆبوونەوەکەیان لەگەڵ وەفدەکەی حکوومەت ڕاوێژکاری بووە و بۆ چارەسەرکردنی کێشەکانیش پاکێجێکی سێخاڵیان لەبارەی پێگێنانی حکوومەتێکی کاتی و ئەنجامدانی هەڵبژاردن و پێگێنانی وەفدێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغداد داوەتە وەفدەکەی حکوومەت. ئەوە یەکێک لە مەرجەکانە ئێمە بۆیە داوای حکوومەتی کاتیەکەین لەبەر سێ خاڵ یەکێک لە خاڵەکانەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد نابێت تەجروبەی هەڵبژاردنەکانی پێش دووبارە کرێتەوە بێت چاودێری نێودەوڵەتیش لەسەر پرۆسەکە هەبێت. دوا بە دوای گۆڕان وەفدەکەی حکوومەت سەردانی ماڵی جەلال تاڵەبانی کرد و پاشانیش لەگەڵ حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کۆبوونەوە لەبارەی ئەنجامی کۆبوونەوەکەش محەممەد حاجی مەحموود ڕایگەیاند ئەوان نە لەگەڵ هەڵوەشاندنەوەی حکوومەت و نە لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش بوون بەڵکو بە وەفدەکەی حکوومەتیان وتووە دەبێت بە زووترین کات هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئێمە خۆمان لەگەڵ ئەوە نەبووین نە حکوومەت بۆی درێژکرێتەوە نە پەرلەمان لەگەڵ ئەوەی انتخابات کرێت لە پێش انتخاباتی عێراق لە مانگی 2-3دا انتخاباتی کوردستان کرێ پەرلەمانێکی نوێ حکوومەتێکی نوێ هەڵبژێرێتەوە لەبەرەم پێمایە بەو هەژمانگە هیچ شتێک ناکرێ ئەو هەژمانگەی کە دایاناوە نە چارەسەرەکرێ نە ئەگەنە نەتیجە بەڵام انتخاباتێک هەموو شتەکان سفر دەکاتەوە و پەرلەمانێکی نوێ حکوومەتێکی نوێ هەڵبژێرێتەوە. بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم و کاردانەوەکانی حکوومەتی ناوەندیەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی شکستێکی گەورەی سەربازی و سیاسی بووەتەوە و دەسەڵاتدارانی هەرێم نیوەی خاکی کوردستانیان لەدەستداوە سەرڕای ئەوانەش نێچیروان بارزانی ڕایگەیاند ئامادە نین حکوومەت هەڵبوەشێنەوە چونکە ماوەی حکوومەتەکەیان کاتیە و کار بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دەکەن لە بەرامبەریشدا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان پێیان وایە کابینەی هەشتەمی حکوومەت شکستی هێناوە و توانای ئیدارەدانی کێشەکانی نییە هەر بۆیە پێداگری دەکەن لەسەر پێگێنانی حکوومەتێکی کاتی تا هەڵبژاردنێکی خاوێن ئەنجام بدات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.